دەربازی ئەمریکا دەبین لە ئەمریکا هەڵبژارتنی نیڤی دو ساڵ بە ڕێوە دەچن یەن نەیەن سەرۆکاتیە کۆمارێنە یەن کۆنگرێسا ئەمریکایەنە جو بايدن سەرۆکێ ئەمریکایژی ڕاگەهان دەربارەی بە هەڵبژارتنان دەبێت ئەگەر کۆماری دوان هەڵبژارتنانەدا بسەرکەون دموکراسیا ئەمریکا یاوی وڵاتی بکەوە دمەترسێدا سەرۆکی ئەمریکایە دەگوتارێکێدا لە هەمبەر ئالیگرن پارتیا دموکراتان لە واشنگتۆنی ڕاگەهان ژاگەرە بەدەستخستنا پرانیا کورسیên civata pîran û nûneran ya Kongrêsê ji aliyê komariyan ve demokrasiya Emerîkayê dikeve metirsê da. Got jî komarî dixwazin Emerîkayê roproyê dabeşkariya navxwe bikin. Îro helbijartinên nîvê yên her du civatên pîran û nûneran li Emerîkayê birêve diçin. Ji egera serkeftina komariyan di 2 salên bi zehmet çaverê Bidenî bikin dîmen rasta û rastin dîmenên helbijartinane li Emerîkayê ku dest pêkirîne îtir helbijartin bû nîva desthelata Joe Bidenî têkirin ku 2 sal birê kirin îtir 3 saziyên giring li Emerîka hene ku saziya Kongrêsê ye herwiha saziya civata pîran e û saziya dadweran e ku li Emerîkayê helbijartin ji bo têkirin bû 2 salên dahatiyên desthelata Joe Bidenî eger demokratî ku Joe Biden serokatiya wan diketin bi ser bikevin îtir desthelata li hember Joe Bidenî wê baş bîtin lê eger bi ser nekevîtin dengên komariyan divan saziyane da zêdetir bin 2 salên pir zehmet dibin ev nerînin şrovekarên siyasî ne siyasetmedaran li ser astê navxwe dervey Emerîkayê û li gorî pêşbîniyan yên rapirsî ku tê nekirin dibêjin dibe komarî divan helbijartinane da ser bikevin. Gotûbêjekê digel berez Dr. Nehru Zakros rêveberê Senterê Vekolînan li Kurdistan 24 dikim Dr. Tu bixêr hatî. Em katetan Kirmancî baxvîn ya Sûranî? Keyfate. Zor baş. Kirmancî ez ê avim tu jî bi keyfa xwe bi Sûranî bersêvê te biyan Kirmancî me problem nabin. Destpêkê Dr. hezkem hinekî behsevan helbijartinane bike. Yani ev helbijartine çi ne çima 2 salan da helbijartinên din dê nekirin tinê ji bo 3 saziyan e. Ji bo serokatiyê nahê nekirin. Sedem çi ne yani ev kengî hatîne di nava siyaseta demokrasiya Emerîkayê da kengî dest pêkine û di heman dem da pêşbîniya te çi ye ji bo demokratan û herwiha komariyan? Zor spas Abbas bo zaniyarî li Emerîkada 3 deselatî gewre heye ke wilat berêwe dibin. Deselatêşiyan dadweriye ke dadwerekan heldebijêrdirên bo heta hetaya dibin be dadwerî bala. دەسەڵاتێکی دیکە هەیە دەسەڵاتی کۆنگرێسە لە کۆنگرێسیشدا 2 بەشە بەشێکیان ئەنجومەنی نوێنەرانەکە هەردوو ساڵ جارێک دەبێت هەڵبژێردرێن ئەنجومەنی نوێنەران ئەگەر تەرجەمەی بکەین بۆ واقعی خۆمان وەکو ئەندامانی پەرلەمانە لەگەڵ بەشەکەی دیکەی کۆنگرێس ئەنجومەنی پیرانە یان سناتۆرەکانە ئەوانە 6 ساڵ جارێک هەڵدەبژێردرێن سەرۆکی ئەمریکاش دەسەڵاتی سێم ئەمەیان 4 ساڵ جارێک هەڵدەبژێردرێت جا ئەمەی ئەمڕۆ کە ڕوو ئەدا لە ئەمریکا هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانە 435 کورسی بۆ هەڵبژاردن ئامادەیە هەر 435 کورسی بۆ ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا 435 کورسی تێدا 435 ئەندامی هەیە ئەم 435 کورسیە دابەش کراوە لەسەر 50 ویلایەت لە ئەمریکا دەکە ئەمڕۆ هەڵبژاردنیانە هەموو 2 ساڵ جارێک لەم مانگەدا بۆ هەموو ویلایەتان تێکرێت هەموو ویلایەتەکان لە کاتی خۆی دەکرێت بەڵام ئەوەی دیسان گشتیەکە بوو ئەمە بۆ ئەنجومەنی نوێنەران لەگەڵ ئەنجومەنی نوێنەران ئەمجارەتی هەیە 35 کورسی سیناتۆرەکانیش بۆ هەڵبژاردنە لە 35 ویلایەتی جیاوازدا باشە بگرە لە چەند ویلایەتێکی جیاواز نەک 35 جیاواز لە هەر ویلایەتێک 2 سیناتۆر هەیە جا 35 کورسی لە کۆی 100 کورسی سیناتۆرەکان 100 کورسین یان 100 سیناتۆر هەیە 35یان بۆ هەڵبژاردنن لەگەڵ ئەمەشدا لە 36 ویلایەتی ئەمریکادا حاکمی ویلایەت هەڵدەبژێردرێ یعنی چەند هەڵبژاردنێک بە یەکەوە دەکرێت ئەوەی گرنگە لە هەڵبژاردنەکان چیە ئەنجومەنی نوێنەران و سیناتۆرەکانە چێ جڵەوی سیاسی دەگرێتە دەست بۆ چکە ئێستا دیموکراتەکان جڵەوی سیاسی هەم کۆشتی سپی هەم کۆنگرێسیان لەبەردەستە هەر شتێک کە سەرۆکی ئەمریکا پێشنیازی بکە کە دەینێرێ بۆ کۆنگرێس دەنجی دێنێت چکە زۆربەی ئەندامەکان ئەوانن بەڵام ئەگەر لە ئەگەری ئەوەی کۆماریەکان جڵەوی
سیاسی لە کۆنگرێسی ئەمریکا بگرنە دەست کە نێوانیان زۆر نزیکە ئەو کاتە ئەو 2 ساڵێک کە ماوە بۆ جۆ بایدن زۆر زەحمەت دەبێت هەر یاسایەک بێ هەر پرۆژە یاسایەک بێ کە دەینێرێ بۆ کۆنگرێس لە دەستی دەدا. جا ئێستا چی هەیە لە کۆنگرێس تا ئەم دەقەیە 220 کورسی کۆنگرێس لە دەست دیموکراتەکانە 212 کورسی لە دەست کۆماریەکانەواتە دیموکراتەکان بەهشت کورسی لە پێشەوەن. لەگەڵ ئەوەشدا هەرچێ لە ئەمریکا هەر پارتێک زۆرینەی کۆنگرێسی لە دەست بێ هەموو لژنەکان دەکەوێتە دەست ئەوان یان سەرۆکی هەموو لژنەکان حزبی براوە دەبێت لە کۆنگرێسدا. باشە دکتۆر نرخاندنا باش دکەی ji بۆ هەڵبژاردنên ئەمریکا سیاسەتە ئەمریکا هەم یا نافخۆی یا دەربەی لە گۆڕی پێشبینیەتە کوماری وێبسەرکەون هەتا دوێنێ بە پێی ناوەندەکانی ڕاپرسی وەکو ئاپسۆز لە ڕۆیتەرز وەکو CNN هەروەها BBC و هەروەها یوگۆف هەموو ئەوانە دەڵێن زۆر لێکتر نزیکن بە تایبەتی سناتۆرەکان لێک نزیکن بەڵام لەسەر ئاستی ئەنجومەنی نوێنەران دەڵێن کۆماریەکان لە دیموکراتەکان دەبنەوە. بەڵام شتێکی دیکە ئەم بەیانیە ڕوویداویش ئەوەیە یەکێک لە ناوەندەکانی ڕاپرسی دەڵێ دیموکراتەکان دەیانێت ڕێژەی دەنگدان زۆر بێ ینی تا ئێستا دەڵێن لەوانەیە 142 خەڵکی ئەمریکا دەنگ بدا دیموکراتەکان دەیانەوێت ئەم ڕێژەیە بگەنە 150 بۆ 55 دەیانەوێت دەڵێن ئەگەر لە 150 بەرەو سەرەوە خەڵک دەنگ بدا ئەوە ئێمە زۆری نەدەینین. جا لەسەر ئەوە وەستاوە چێ سەدا چەندی خەڵک ئەم جارە دەچێت بۆ هەڵبژاردنەکان و دەنگ دێنێ. واقعی ئێستای ئەمریکا چۆنە چەند خاڵێکی گرنگ هەیە کە وای کردووە ئەم هەڵبژاردنە جیاواز بێ لە هەڵبژاردنەکانی تر چونکە ئەمریکا ڕوبەڕووی چەند قەیرانێک بێتەوە یەک لەو قەیرانانە هەڵاوسانی ئابووریە کە بۆ زۆربەی زۆری دەنگدەرەکان ژمارە یەکی گرفتەکانیان لەگەڵ ئەمریکا هەڵاوسانی ئابووریە دووەمیان ڕێژەی کۆچبەریە کە بەرەو ئەمریکا دێ سێمیان بەرزبوونەوەی نرخی شتومەک و کاڵاکانە لە ئەمریکا ئەم سێ خاڵە بۆتە قەیرانێکی گەورە بۆ ئەمریکایەکان زۆربوون تاوانەنجی یەک شوان سەدەمان نییە لە خوارەوەی ئەوانەیە لە تەنانەت ئەوانەیە کە منداڵ لە باردەبن بۆ نمونە لە ناو کۆماریەکان و لە هەندێک ویلایەتی کە محافظکارن و کە پارێزگارکارن ئەمەش گرفتێکی ترە بەڵام بە دەرەجەی یەکەم ئەم سێ خاڵەیە هەڵاوسانی ئابووری بەرزبوونەوەی نرخی شتومەک و کاڵا سێمیشیان ڕێژەی کۆچبەریە. جۆ بایدن لە بەرامبەر ئەمانەدا بە پێی ناوەندەکانی ڕاپرسی بە پێی ئەو راپۆرتانەی کە باز دەکرێن لە هەر سێ خاڵدا لە پشتەوەی کۆماریەکان. باشە دکتۆر جو بایدن داخوانیەکدا دەبێژیتن ئەگەر کۆماری دە هەلبژارتناندا بەسەر بکەون لێ دەموکراسیە وڵاتی کەویتە مەترسێدا بۆچی دێت کەویتە مەترسیدا دەمەکێدا کۆماری بەریا جو بایدنی دەدا سەڵاتێدا بووین پێویستە ئاماژە بەچی بدەین لێرە ئەم وتەی لەکوێ هەر لە پێنسڵڤینیا هەن لە پێنسڵڤینیا یەکێک لەوانەیە کە نوێنەرە بۆ ئەنجومەنی بۆ کۆنگرێس لەو کەسانەیە کە تاوانبارە بۆی لە 6 جانیوەری ئەو کاتەی جۆ بایدن بوو بەسەرەوە هەڵبژێردرا کە هێرشی کردوتە سەر کۆنگرێس و ویستوێتی خەڵک لە خەڵک بدا و ویستوێتی جام و شتەکانی کۆنگرێس بشتێنێ بەوە تاوانبارە کە هێرشی کردوتە سەر دیموکراسی لە ئەمریکادا. قسەکانی جۆ بایدن لە چێوە هات لەوە هات کە لەم کۆنگرسمانە لەم بربژێرە دەدا کە بۆ کۆنگرس خۆی هەڵبژاردووە لە پێنسڵڤینیا هەر بۆ زانیاریشە پێنسڵڤینیا یەکێک لە ویلایەتانەیە کە لە کۆی هەموو ویلایەتەکاندا لەوانەیە بڕیاری کۆتایی لە دەست ئەوان بێ کە چێ جڵەوی سیاسی لە کۆنگرس دەگرێتە دەست ئەگەر کۆماریەکان کۆنگرس بێنن زۆربەی دەنگەکان لە پێنسڵڤینیا بێنن و لەوانەیە کۆنگرس بکردنە دەست. جا بۆیە جۆ بایدن زیاتر دەیویست ڕەخنە لەو کەسە بگرێت کە بربژێرە دەچێتە کۆنگرێسی ئەمریکا کە تاوانبارە بۆی کە هێرشی کردوتە سەر سیستەمی دیموکراسی لە ئەمریکادا لە هەڵبژاردنەکانی ڕابردووی دکتۆر ئەو سێ هۆکارانەی کە باست کرد کوژبەری نەیاساییە هەڵەوسانە بەرزبوونەوەی نرخی کاڵاکانە کەواتە ئەگەر بێتن و دەسەڵات جلەوی دەسەڵاتی بکەویتە دەستی کۆماریاندا ئەف سێ هۆکارە دێ چارەسەر بن ئەمریکا یان هێشتا مەرزنیە چارەسەر بێ بەڵام لە مێژووی ئەمریکادا ئەمە شتێکی زۆر واریدە هەر کاتێک کۆنگرێس لە دەست چێ بێ ڕێگری لە بەردەم یاساکان و پرۆژە یاساکانی کۆشتی سپی دەکات. جۆ بایدن ئەو پلانانێک کە دەیەوێ ئەو پلانێک کە دیموکراتەکان دەیانەوێت لە ئەمریکا بیهێنە پێشەوە و جێبەجێ بکەن تووشی گرفتی گەورە دەبن لەمە دوا دەبێت شتێکێ لە ئەمریکا کار لە سەرچی بکەن کار لە سەر
ئەو پرۆژە یاسایانەیە بکەن کە پێویستی بە بایپارتیزنشیپە واتە هەماهەنگی لە نێوان هەردوو پارتەکەدا لەبەرەوەی هەر شتێک کە جۆ بایدن بێەوە دیموکراتەکان بیانەوەی کە بە قازانجی ئەوان تەواو ببێ ڕێگری لێ دەکرێت لە کۆنگرس ئەگەر کۆماریەکان جڵەوی سیاسی لە کۆنگرس بکردنە دەست ئەگەرێکی زۆری شەیە کە ئەمە ڕوو بێت. زۆر باشە ئەگە بەحسا سیاسەتا دەرڤەیە 2 ساڵن جو بایدنی بکەین جو بایدن کاریە 2 ساڵن حکومڕانیا خۆدا سیاسەتا دەرڤە ئەمریکای بەهێز بکەن ئەمریکا وەکە زلهێزی جیهانی بهێلتەوە و بەهێزتر بکەن ئەگەر ئەم پرسیارە لە ئەمریکاییەکان بکەی بەلایەنەوە زۆر گرنگ نیە لەوانەیە ئاگاداریشی نەبن ئەگەر پرسیارەکە لە سەرکردەی ئەوروپایەکان بکەی پێیان وایە جۆ بایدن جارێک توانی مزداقیەتی سیاسی و هەژمونی ئەمریکا بگەڕێنێتەوە سەر گۆڕەپانی سیاسی لە دنیادا بە تایبەتی دوای قەیرانەکانی رووسیا و ئۆکرانیا هەروەها لەبەر ئەو گرفتانەی کە لە ماوەی 4 ساڵی تەمەنی دۆناڵد ترامپ کە گرفتی دروست کردبوو لە نێوان خۆی لە نێوان ئەوروپا لە نێوان هاوپەیمانەکانی ئەمریکادا لە زۆر هاوپەیمانیدا لە زۆر ئیتفاقیاتی نێودەوڵەتیدا ئەمریکای کشاندبەوە بەشداری نەدەکرد. جۆ بایدن جارێک دروست کردەوە لە بەرامبەر قەیرانەکانی رووسیا ئۆکرانیادا و پاڵپشتیکردنی ئۆکرانیەکاندا ئەمریکا هێزی گەورەیە و سەرکردایەتی ئەو شۆڕشە دەکات لە بە نوێنەراتی هەموو ناتۆ و وڵاتە دیموکراسیەکان لە دژی رووسیادا زۆرترین پارە دەنێرێ بۆ رووسیا زۆرترین زانیاری مخابراتی دەدا بە ئۆکرانیەکاندا زۆرترین پارە دەنێرێ بۆ ئۆکرانیا هەروە زۆرترین سیلاح دەنێرێ بۆ ئۆکرانیا سەرکردایە ئەو بەرەیە دەکات کە دژی رووسیا ئەگەر کورتی بەرسەوان بدەیت لێ دمەلەفێ رووسیا و ئۆکرانیە دە ئەمریکا شکستن بەدەست نەئانە دەمەکێدا هەیانەها نەکاریە ینی شکستنێ بە رووسیای بین ناتوانن شکست بە رووسیا بێنن بە دەمەکی زوودا بەڵام سەرکردایەتی کردنی بەرەی ناتۆ کە ئێستا لەدەست ئەمریکادایە ئەمە خاڵێکی گرنگە کە ئەمریکا و جۆ بایدن سەرکردایەتیەوە دەکەن جا بۆیە بەڕای ئەوروپایەکان و سەرکردە ئەوروپایەکان جۆ بایدن ئەو سەرکردەیە دەتوانن کاری لەگەڵ بکەن بەڵام لە ئەگەری ئەوەی کە چێ دەبێتە سەرۆک لە دوای 2 ساڵی تر ئەویان نازان هەر بۆ زانیاریشت دۆناڵد ترامپ یەک لەو کەسانە بوو کە ئەمڕۆ باسی لەوە کرد کە سێشەمی داهاتوو بڕیار دەدا کە ئایا دەیەوێت لە هەڵبژاردنەکانی داهاتووی 2 ساڵی داهاتووی ئەمریکادا وەکو بربژێری کۆماریەکان بێتەوە مەدان یاخودنا جا ئەمەش یەک لە خاڵە گرنگەکانە دەبێت سەری خاڵندن سەردەمێ جو بایدنی یەک خاڵێن سیاسەتا دەرڤە بەدەگریتن زیندیکردنا ڕێکەفنامەیە شەکی ئەتۆمیە ئێرانەیە کول سەردەمێ جو بایدنی ترڤەلەڤین تێکەتە نەها هاتیە سەکناندن دوێ دەرێدا شکستن ئانی هەیە نەها نەکاریە زیندی بکەتەوە یا دوێ خۆڤەکشاندنە هەفپەیمان و ئەمریکا بە یەکجاری لە ئەفغانستانێ پشتی 20 ساڵان شەڕکردن و بەرخۆدادان یعنی پێتوانی ئەڤژی یەک شکستن جو بایدنی بندە بڕیارەکەی ئەفغانستان لە سەردەمی دۆناڵد ترامپ درا بەڵام کە جۆ بایدن هات تەنفیسی کرد نەیگەڕاندەوە بڕیارەکە درابوو پێشتر درابوو هەروە بڕیاری کەمکردنەوەی هێزەکانیان لە عێراق و لە سووریا لۆ شوێنانە دیسان لە سەردەمی ترامپ درابوو ینی هەمووی جۆ بایدن نیە بەڵام دەبێت جۆ بایدن شان بداتە بەر ئەو مەسئولیەتەی کە ڕوویداوە کە شانەوەیان لە ئەفغانستان خاڵێکی زۆر نەگەتیڤ بوو بۆ ئەمریکا و بۆ داهاتووی ئەمریکا بۆ هەژەمونی ئەمریکا لە جیهاندا و لە چاوی زۆربەی سەرکردەکانی جیهانیشدا جا بۆیە دەبێ هەرچەندە بڕیارەکە بڕیاری جۆ بایدن نەبوو بڕیاری سەرۆکی پێشوو بوو بەڵام جو بایدن ژێ بەرپرسیارە چونوی بەرپرسیارە لەوەدا دەربارەی ئێرانێدا ئێرانش بە هەمان شێوە تاوەکو ئێستاکە ئەو پلانەی کە جۆ بایدن دەویست بیکە کە دەویست سازانێک لەگەڵ ئێران دروست بکە نەیتوانیوە بیکەوە ئێستا ئەو نەیتوانیوە یان شکست ئانیە شکستی هێناوە لە مەیاندا چکە ئەوەی دەیویست کە ئێرانیەکان بۆی بکەن نەیان کرد و هەروها جیهانیش گۆڕدراوە و جیهانی ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش گۆڕدرا و خودی ئێرانیش ئێستاکە بەرەو گۆڕانکارێکی گەورە دەرەوە یە خاڵ هەیە عباس پێم باشە ئاماژە پێ بدەم ئەویش ئەوەیە ئەم هەڵبژاردنە لە ڕوویەکی دیکەوە کە گرنگی خۆی هەیەویش ئەوەیە لە ناو خودی کۆماریەکاندا لەوانەیە لێکترازانێک دروست ببێ لەسەر چەند هۆکارێک یەک لەوانە یەک لەو هەڵبژاردنانە دەبێت کە لەوانەیە بەیانی ئەنجامەکەی نەزانین هەموو جارێک لە مید تێرم ئەلێکشن لەو ناوەڕاستی هەڵبژاردنە ڕۆژی دواتر ئەنجامەکان دەزانێت بەڵام بەهۆی ئەوەی زۆرتانە لە شێوازی هەڵبژاردنەکان دراوە تاوەکوی ئێستاکە کە ئێستا سەعات دەی بەیانیە لە بۆ نمونە نزیک دەی بەیانیە لە نیویۆرک تاوەکو 104 تانە لە هەڵبژاردنەکان دراوە کە لەوانەیە چەند ڕۆژێک و چەند هەفتەیەک ببات
بۆی بزانین نەتیجەکەی چۆن دەبێت ئەمەش یەک لەو خاڵانەیە کە لەوانەیە خۆمانی بۆ ئامادە کۆماری جارەکاتن شکستنێ ڕازی نابن دیموکراتەکانیش لە هەندێک شوێن چکە لە بەشێک لەوانەیە کە تانیان لە هەڵبژاردنەکان داوە خەڵکی دیموکرات خوازن دەستخۆش بەرز دکتور نەهر و زاکرۆس ڕێبەرێ سنتێرێ ڤەکولینان لە کوردستان شارگەلێک سپاس کە تر ستودیۆ گەرم سپاس هەر بژیت